یادکردنەوەی شەوی بەرات لە شاری سلێمانی و بەڕێکردنی ئەو شەوە ڕەنگە لە زۆربەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان جیاواز بێت بەهۆی ئەو پێشوازیە گەرمەی لەو بۆنەیە دەکرێت بە تایبەتی لەلایەن مناڵانەوە. لە شەوی بەراتدا هاوشێوەی هەردوو جەژنی ڕەمەزان و قوربان، بەڵام ئەمەیان لە شەودا مناڵان بە کۆمەڵ و لەگەڵ هاوڕێکانیان سەردانی ماڵان دەکەن و نوقڵ و شیرینی و پارەکۆ دەکەنەوە و وەک جەژنێک بە دەربڕینی خۆشی و یاری ئاگرین شەوەکە بەڕێدەکەن. ئەم شەو لەگەڵ هاوڕێکانمانە چوونە دەرەوە و شەوێکی زۆر خۆش بوو، چکولەتیشمان کۆ کردەوە. هاتین بۆ بەرات بۆ نوقڵ کۆکردنەوە. ساڵانە لە جیهانی ئیسلامیدا ناوەڕاستی مانگی شەعبان بە شەوی بەرات دیاری دەکرێت و لەو شەوەدا بەشێک لە وڵاتیان بۆ دڵخۆشی مناڵان نوقڵ و شیرینی دەکڕن و بەسەریاندا دابەشی دەکەن. ئەمە ئەو شەشەی بەراتە ئیتر نوقڵ دابەشەکەین بەسەر مناڵان دڵیان خۆشەکەی ئینشاڵڵا خوا خێر و بەرەکەتمان بەسەردا ببارێنی. لە ئیسلامدا شەوی بەرات بە شەوێکی پیرۆز سیر دەکرێت و مسلمانان لەو شەوەدا دوعای لێخۆشبوون و زۆربوونی ڕزق و ڕۆزی و تەمەندرێژی دەکەن. بە پێی دەقەکانی ئاینی ئیسلامیش لە شەوی بەراتدا خوددا لە تاوان و هەڵەکانی زۆربەی بەندەکانی خۆش دەبێت. لە قورئانە لە ڕێگەی ئەم ئاەتە پیرۆزەوە کە لە سوورەتی دوخانایە سابتە کە ئەم شەوە شەوێکی پیرۆزە کە تایە کۆمەڵی ئەمری گرنگ دیاری ئەکرێ لەلایەن خوای پەروەردگارەوە خوای تەعالا تەسلیمی دەستی مەلایکەکانی ئەکا. لە فەرمایشتی پیاغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە واریدە و سابتە کە شەوی نصفی شعبان شەوێکی پیرۆزە کە پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت لە شەوی نصفی شعبان خوای تەعالا لێخۆشبوونێکی زۆری خۆی دا ئەبارێنێ بەسەر بەندەکانیە. شەوی بەرات لە مانگی شەعباندا 2 هەفتە پێش مانگی ڕەمەزان یاد دەکرێتەوە و لەو شەوە بەدواوە مسلمانان ئامادەکاریەکانیان بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان دەست پێ دەکەن. ئاواد محمودیان ئارتی، سلێمانی.